سڵاتان لێبێت بینەرانی بەڕێزم کاتتان باش بۆ قسەکردن لەسەر ڕەوشی کردی تەندروستی بە شێوێکی گشتی لەسەر ئاستی کوردستان و هەروای ئیدارەی سەربەخۆی سۆران لە هەمان کاتشە بۆ یەکەم جار کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتی تەندروستی لە بەڕێوەبەرهەتی گشتی تەندروستی بەڕێوە چووە. من مەبەستمە پرسیار ئاراستەی بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم. دکتۆر سڵاوتان لێبێ، کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بۆ یەکەم جار لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە چوو، ئامان چی بوو، باس لە چیش کرا لەو کۆبوونەوەی؟ سڵاوتان لێبێت. تەمان کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەتمان ئێمە پێمان باشە چەند جارێک تریش لە شاری دهۆک و سلێمانی کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزارەت بەڕێوەچوو. پێمان باشە لە ئیدارە سەربەخۆکانی سۆران و زاخۆ و گرمیان و هەڵەبجە و ڕاپەڕینیش بەهمان شێوە هاوکات بوو لەگەڵەوەی کە کۆنفرانسێکی گرنگی دوێنەی بەڕێوەبەرهەتی گشتی تەندروستی سۆران کردی بۆ پێداچوونەوە و هەروها پیشاندان و شیکردنەوەی داتا و خزمەتگوزاریەکانی تەندروستی لە سنووری تەندروستی سۆران کە دەڤەری سۆران خۆی لە 6 قەزا و ژمارەی زۆر لە ناحیە و گوندەکان دەگرێتەوە چەندین بنکەی تەندروستی و سەنتەر و داوام دەستگای تەندروستی و نەخۆشخانەکان لەم سنوور و لەم دەڤەرە هەیە. بۆ ئێمە دەڤەری سۆران زۆر گرنگە، چونکە لە پێشووشدا دەڤەری سۆران پێشەنگ بۆ لە چەند خزمەتگوزاریەک، بۆ نمونە لە قەستەڕەی دڵ لەسەر ئاستی عێراق یەکەمین لە کاتی خۆی یەکەمین قەزا بوو کە قەستەڕەی دڵ کرایەوە و هەروها چەند خزمەتگوزاریی دیکە هەیە کە لە ئێستادا لە سۆران دەکرێت لە زۆر شوێنی دیکە ناگرێت. ئەمە دەلال لۆ دەکات لە ماوەی ساڵی ڕابردووە دوای بڕیارەکەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە دروستبوونی ئیدارەی سەربەخۆ بەڕێوەبەرهەتی گشتی تەندروستی سۆران دروست بوو و لە ماوەی ساڵێکدا زۆر بە خێرایی چەندین خزمەتگوزاری فراوان کردووە، چەندین ژێرخان و نۆژەنکردنەوە و دروستکردن و چەندین بەرنامە و تۆکمەی دیکە هەیە کە موافقات هەیە لە ئایندەدا دەچێتە بۆ جێبەجێکردن. ئەمەوە دەگەێنێت کە بەرنامەی کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئامانجەکانمان دەهێنێتە کایەوە وەکو کەمکردنەوەی ڕۆتین لە ئیحالەکردنی نەخۆش بۆی کەمترین ژمارەی هاوڵاتی پێویستی بە دەرەوەی سۆران بێت، دەبێت زۆرترین خزمەتگوزاری لەناو سۆران بکرێت. بۆیە ئەم کۆبنەوەیش بە گرنگمانزانی لە دەڤەری سۆران بۆی دەڤەری سۆران بکەنە نمونە بۆ هەموو هەرێمی کوردستان و من دەمێت سوپاس و دەستخۆشی لە بەڕێوەبەرهەتی گشتی تەندروستی سۆران بکەم بەڕێز بەڕێوەبەری گشتی و تیمی یاوەری. دکتۆر، خاڵە گرنگەکانی ئەو کۆبوونەوەی ئەگەر بە شێوەیەکی گشتی بۆمان باسکەی چی تێدا بوو بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و بەڕێوەبەرهەتی گشتی؟ بەشێکی بۆ دەڤەری سۆران بوو کە لە ڕابردوودا چی کردووە دەرەنجامەکانی ئەم کۆنفرانسەی دوێنێمان گفتوگۆ کرد و خزمەتگوزاریەکانی لە ماوەی ساڵی ڕابردوو کراوە ئەو بەرنامەی داهاتووی چیە لە دابینکردنی دەرمان، لە دروستکردنی سنتەری عیلاج طبیعی یان چارەسەری سروشتیە، هەروها دروستکردنی سنتەری فریاگوزاری خێرا بۆ پزیشکی فریاکەوتن ئەمبولانس و ژمارە 122 و دروستکردنی سنتەری شێرپەنجەیە کە ئێمە ئێستا لەگەڵ یەکێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر هێڵین بۆی بودجەی پێویستی بۆ دابین بکەین و دروستکردنی چەندین خزمەتگوزاری دیکەیە لە بۆ هەروها کردنەوە و فراوانکردنی ئەو کۆگا ناوەندیەیە کە بووە هۆکاری سەرەکی لە دابینکردنی دەرمان بە ڕێژەیەکی باش لە ماوەیەکی خێرا. ئەمانە ڕەوشی خزمەتگوزاریەکان بوو لە شاری سۆران. بەشێکی دیکەی کۆبنەوەکە پەیوەزوو بە ئەجەندای کۆبنەوەی خۆمان لەسەر ئاستی هەرێم کە هەندێک بڕیار هەیە بۆ هەموو هەرێم کوردستانە بێ جیاوازی کاتێک کە بڕیاری ئەنجومەنی وەزارەت دەدرێت. ئەمە بڕگە جیاوازەکانی کۆبنەوەی خۆمان بوو بۆی لە هەموو بەڕێوەبەرهەتی گشتەکانی تەندروستی پێڕەو بکرێت. کابینەی نوێم و پاڵپشتەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن دەبینن بۆ کردی تەندروستی و بە پاڵپشتی بۆ وەزارەتی تەندروستی؟ طبعا کردی تەندروستی کردێکی گرنگە، خزمەتگوزاریەکە بۆ هەموو هاوڵاتیانە، بۆ هەموو تەمەنێکە، بۆ هەموو نەکتەنها بۆ نەخۆش بۆ هاوڵاتیانیشە و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە لەگەڵ ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی چەندین قەیرانی جۆرا و جۆر بینەوە، هەندێک قەیران هەر خۆی هەبوو لە قەیرانی دارایی و ئابووری ڕوبەڕووی قەیرانی ئەو ئاوارە و پەناهەندە و قەیرانی ئاسەواری شەڕی داعش و دابەزینی نرخی دۆلار و قەیرانی ئابووری جگە لەوەش کە قەیرانێکی نوێمان هاتە پێش لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا کە هەموو جیهانی هەژان بە تایبەتی کەرتی تەندروستیش کەرتێکی خزمەتگوزاریە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە گرنگیەوە و بە دوواداچوونی ڕەوشی تەندروستیەکە هەردەم دەستکراوە بۆ
جێبەجێکردنی ئەو داواکاری و پێشنیارانەی ئێمە بودجەی دەرمانی زیاد کردووە و چەندین پرۆژەی گرنگی ڕەزامەندی دەربڕیوە چەندین پرۆژە هەیە لە ئێستادا لە دەستپێکردن و لە داهاتوو تەواو دەبێت و بەردەوام بەڕێزیان بە ئاڕاستی چاکسازیکردن لە سیستەمی تەندروستیدا ڕای سپاردوین. ئەمە ئەوە دەگەینێت کە کەرتی تەندروستی لە هەموو جیهاندا کەرتێکە پەیوەندی بە هاوڵاتی هەیە پێویستی بە بودجەی زیاتر و خەرجی زیاتر هەیە لە پێشکەوتنی وڵاتی دنیاشدا بەڵام ڕێژەی ڕازیبوون و ڕازی نەبوونی هاوڵاتی هەر هەیە لە وڵاتێکی وەکو بەریتانیاش بەڕێز دەزانین کە بودجەیەکی زۆر ئیملاقی هەیە بەقەدەر چەندین جاری بودجەی هەموو عێراق بودجەی سیستەمی تەندروستی بەریتانیا بەڵام ڕێژەی ناڕازیبوون لە ئاستی ئەوروپادا زۆرترینی لە بەریتانیایە کە بۆیە ئێمە هەوڵ دەدەین کە زۆرترین ڕێژەی ئاسوودەبوون و ڕازیبوونی هاوڵاتی لە سیستەمەکەدا جێ بکەینەوە و گلەی و گازان دەکەم بکەینەوە. ئاستی نەخۆشخانەکان و بنکە تەندروستیەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تا چەند هەوڵەدەن زیاتر گرنگی پێ بدەن؟ وڵا ئاستێکی زۆر باشە بۆ ئێمە هەوڵ دەدەین یعنی پتەوتریکەین ئەو پسپۆریەی نییە زیاتر بکرێتەوە و ئەوەی کە هەیە بەردەوام پێویستی بەوەیە کە ئامێری نوێ ئامێر و پێداویستی پزیشکی بۆ دابین بکرێت و پزیشکی پسپۆری بۆ دابین بکرێت بۆ نمونە نەخۆشخانەی ئاشتی ڕۆلێکی گەورە دەبینی نەخۆشخانەی گشتی بلێ نەخۆشخانەی مێرگە سوور و نەخۆشخانەی ئافستان لە دایک بوون نەخۆشخانەکانی چۆمان و لە ڕەواندز ئەمانە چەندین ئەم نەخۆشخانانە نەشتەرگەری لێ ئەنجام دەدرێت بە هەزاران دوێنێ بینیتان لە کۆنفرانسەکە چەند هەزار ماگانە هاوڵاتی سەردان دەکا عملیات دەکا تێست و ئەشیع و تاقیگە و پشکنین و چەندی خزمەتگوزاری وەردەگرێت ئەمە جگە لە تەندروستی گشتیش کە بڕوایەتی تەندروستی سۆراخۆشی و بڕوایەتەکانی تەندروستی لە قەزا و نوێحەکانیش تەندروستی هاوڵاتیانیش لە ڕووی بەڵین خۆپارێزی و بەرنامەکانی بنکە تەندروستیەکان جێبەجێ دەکات. دوو پرسیار زۆر بەکورتی ڕەواندز زۆر داوای نەخۆشخانەی پەنجا قڕوێڵەی ئەکاو بەردی بناغی دانراوە 10 ساڵ زیاترە چی بوو ئەکەن وەکو وەزارەت؟ طبعا مافی خۆیانە ڕەواندز قەزایە کە خاوەن مێژوێکی گەورە و دێرینە بەڕاستی یەکێک بۆ لە قەزا سەرەتا و یەکەمەکانی سەر ئاستی عێراق لە پێشوشدا مافی خۆیانە ئەمە لە پرۆژەیەکمان هەبوو کە بەردی بناغی دانرا بەڵام بەداخەوە بەهۆی قەیرانی دارایی هەموو پرۆژەکانی استراتیجی دروستکردن نەخۆشخانەکان ڕاوەستا بۆیە پێویستە جارێکتر لە پلانی بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان دابنێ لە کاتی ئامادەکردنی بودجە ئەم پرۆژەیە و ئێمە زۆریش ڕوومان کردوتە سەرمایه‌داران و کەسانی خێرخوازیش بۆی بتوانین دەستکەوتی دروستکردنی نەخۆشخانەیەک بەدەست بێنین لە بۆ قەزای ڕەواندز بەس ئومێدمان وایە بە دڵنیاییەوە قەزای ڕەواندز ماف و شایستەی خۆیەتی نەخۆشخانەیەکی هەبێت نەشتەرگەری تێدا ئەنجام بدرێت. خۆبەخشانی تەندروستی هەروەها کارمەندانی سەردەمی کۆڕۆنا کە گرێبەست بوون ئێستا گرێبەستیان بۆ نوێ ئەکرێتەوە بۆ خۆبەخشانیش ئەوەی گرێبەستی پێشوو هەمووی نوێ دەکرێتەوە کەس هیچ گرێبەستێک ڕاناگیرێت و بۆ قەزای یان بڵێن بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران لە کەرتی تەندروستی 100 کارمەندی تەندروستی ڕەزامەندیمان هەیە و لە پرۆسەی ئێستا شیکردنەوە ئامادەکردنی ئەو کەسانن کە شایستەن ببن بە گرێبەست بەڵام کێشەی خۆبەخش لە هەموو هەرێمی کوردستاندا ئێمە لە هەموو نەخۆشخانەکان هەیتمان ئینشاڵڵا لەگەڵ باشبوونی باری ئابووری جێگیرکردنی ڕەوشی دارایی لە هەرێمی کوردستاندا ئینشاڵڵا ئەمە ئومێد دەکەین کە ژمارەیەکی زیاتر لە کارمەندی تەندروستی دامەزرانی بۆ بکەین چونکە کەرتی تەندروستی پێویستی پێ هەیە. سپاس بۆ تۆ دکتۆر سامان بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان دیدارێک بوو لەگەڵ دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان.